ئەمن ئیسماعیل مستەفا نەبیمە خەڵکی ڕەشەکەڵێمە ژیانی خۆ بە ژیانی وەزیری نادەم مەلا بانگدانانە لێرەمە هەنجوونیە فرۆشم هەناریە فرۆشم هەنجیریە فرۆشم ئەو شان ناپرۆشم ژیان چییە ژیان ئەمنی عوربم معاشم هەناوێ ناوێ بەختەی خۆم هەیە بەختەی هەنار و هەنجیر و چرێ و ئەو شتانە بەخێوەکەم هاتە سەبەر بە تەنیا ئەوەندەی ئەمایە بەرەکەی لێ بکەمەوە و بیفرۆشم ژیان لۆ چییە ئەمنەکەی بەلاغ بووم وەچی ئێستا بەهرەم نەبوو ئێستا بە بێلاقی ئیشیاکەم ئەمن ساڵی ئەفتاریشنم هینە بەس ئێستا معاولەیەکەم ئێشی دیکە بینم بەڵا ئەگەر ڕێککەوی ڕێک بەسەر و ڕێر ماسپی بووە کەنای پیر نیمە 53مە 53 سعات 5 هەڵەچم ئەچم سەرەکی لە باخچەیە دەم باختەم کێندەرێ پەڵەی کردیە بەسەری وانێم ئاوەکەی دێمەوە لەو دوکانەی دانیش ژیانی من لە ژیانی وەزیری چاکترا کەس ناڵێ مارد لەکێیە کەس ناڵێ لام و جیب لێرە ئەڕۆم لەو بەسرایە کەس ناڵێ مارد لەکێیە جیب هەوی تاک ئەو پردم بەخوا دروست کردیە هەر شەرمانەکەم بە 4,000 فیزی کردی ئەو دینگەم بەخوا دانایە بەدەستی خۆم ئەو دینگەم بەدەستی خوا دانایە ئیسراعەتمە پێ کردیە لە شار و مەشار دێت ئەپەڕیتەوە یەک کێشەی نییە قسەی کۆتایی ڤار دەیکات.